عزیزان دووبارە سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەوانە کە توانیان لەگەڵمان بمێننەوە بەشی دووەمی بەرنامەی ئەمڕۆ لە کەناڵی هیواوە سەبارەت بە کەمپەینی ناوی من ناوی دایکمە. ئەم کەمپەینە ماوەیە کە بەڕێکخراوە، من نامەوێت زۆر لە زانیاریەکان باسکەم، بەجێ هێڵم بۆ میوانی عزیزم خۆی قسەی لەسەر بکە، بەڵام ماوەی 2 ڕۆژە توانیوێتی سەرنجێکی فراوان بۆ خۆی ڕابکێشێ و هەم پشتیوانیکی زۆر فراوان بەدەست بێنێ و بتوانێت بچێتە جێگەیەکەوە کە چیتر نا با بڵێن لایەنی دەسەڵاتداران و نا دام و دەستگاکانی یاسادانان و نەمیدیا بتوانن چاوی لێ بپۆشن، بەڵکو بۆتە جێگەی قسە و باس، بۆتە جێگەی باسکردن و وەکوتم لەلایەک بۆتە جێگەی پشتیوانیەکی زۆر زۆر فراوان و لەلایەکیش بۆتە جێگەی ڕەخنە و قسە و باسێکی تر دووبارە لەسەر ئەمە. بۆ ئەم بەشە هاوڕێی ئازیزم بەهار شکریە منزیرم بان کردووە کە وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان و هەروەها یەکێ لە چارە دیارەکانی ئەم کەمپەینە، یەکێ لە دامەزرێنەرانی. بەهار بەخێر هاتی. سپاس بۆ بەشداربوونت، سپاس کە کاتت بەخشی بە بەرنامەکە ئەم شەو. زۆر سپاس بۆ ئێوە. پێم خۆش بوو ئەگەر ئاسایی بێ ئێمە بە ڤیددیوەیەکی پچکۆلە کە هەر خۆتان بڵاوتان کردبووەوە پێم وابێ لە سایتی چاوی خەڵکەوە بە نمایشکردنی بەشێکی کورت کە کەمپەینەکە ئەناسێنێ لەو ڤیددیۆیە دەست پێ بکەین، ئەو جا دەسەکەین بە گفتوگۆکەمان. ئەگەر نساؤنا تسبى نساؤنا تسبى نساؤنا تسبى والتباع في سوق الرق والتباع رجاءنا والتباع في سوق الرق. كشامل بزور برن كشامل بزور برن قالك بنامتي کەمپەینی ناوی من ناوی دایکمە. ژنان و منداڵانی عێراق لە کاتی ئاشتی و جەنگدا بێبەشن لە مافی جێگیرکردنی ڕەچەڵەکی منداڵ لەسەر دایک. لە کاتێکدا منداڵ و دایک پێویستە سوودمەند بن لەو مافە سەرەتاییەی کە دەبنە خاوەنی ناسنامی ڕاستەقینەی خۆیان و پاراستنیان. ئەوەش لە پێناو ڕاگررتنی هاوسنگی جەندەری و بەدیهێنانی یەکسانی لە نێوان ژنان و پیاواندا لە کاتی وەرگرتنی مافی ڕەچەڵەکی منداڵەکانیان. بەردەوامی تاوانی دەستدرێژی و تند و تیژی بەرامبەر ژنان و دان پێدانەنانی باوکان بەو منداڵانە وا دەکات ئایندەی منداڵەکان نادیار بێت. ئەم کەمپەینە لە ڕۆژی 5/12/2018 لەلایەن ژمارێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، پسپۆڕانی بواری یاسا و هەروەها کۆمەڵێک ژنی پەرلەمانتار لە خولەکانی ئێستا و پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستان و عێراق ڕاگەیەندراوە. ئەم هەوڵە ئامادەکردنی ڕەژنووسی هەموارکردنی تایبەت بە یاسای کارتی نیشتیمانی عێراقی ژمارە 3 ساڵی 2016 ئەوەش بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێکی یاسایی گونجاو بۆ تۆمارکردنی ناوی منداڵان لەسەر ناوی دایکە تا ژنان بتوانن ئەو مافە بەدەست بهێنن کە ڕەچەڵەکی خۆیان ببەخشنە منداڵەکانیان. لە ئەنجامی کاری بەردەوامی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کردنەوەی دۆستی تایبەت بە نەبوونی چارەسەرێکی گونجاو بۆ ئەو منداڵانەی کە ڕەچەڵەکیان نادیارە، ئەم ڕەژنووسە لە ئێستادا دەکرێت چارەسەرێکی گونجاوتر بۆ ئەو کێشەیە بخاتەوە. بەهار ئەمەوێ لەوە دەست پێ بکەم کە من پێم وایە یعنی ئەمە ڕێی خۆمە کە کەمپەینەکەتان سەرکەوت و ئەمەوێ بۆ دەست پێ بکەم بۆ ئەوەی لە سەرەتاوە دیار بێت کە لەکوێوە پرسیارەکانن لێ یەکەم لەوانەیە هەندێک پرسیار تەنها بۆ ڕوونکردنەوە بێکە بیکەم و ئەوانە. ئەمەوێ پێش ئەو ڤیددیۆیت بینی کە کەمێک لە ئیکارەکانی پێناساندین، پێم خۆشە لە سەرەتا لێەوە دەست پێ بکەین کە تۆ خۆت زیاتر ئەم کەمپەینەمان پێ بناسیێنی. ئەم کەمپەینە وەڵام بە کام پرسی کۆمەڵایەتی و یاسایی ئەیاتەوە بە دوای مافی
کام توێژە لە کۆمەلگاوەیە پێم خۆشە لە خۆتەوە گوێمان لێبێ دەست خۆش بێ گۆنا سپاس بۆ ئەم شەو ڕاستەکەی من لە بەیانیەوە بڵێم چەند جارێک ئەوەم کردووە کە بەڕوونی و ئەوەی کە هەیە و ئەو زانیاریی کە هەیەوە کە ئێمە ئامانجمان بوو بەڕاستی لە ڕۆژی سیمانگە بگاتە هەموو کەسێک کە گوێ لە ئێمە ئەبوو بەداخەوە لەبەرەوەی کە زۆرێک لە میدیاکان ئەو کارەیان نەکرد کە ئێمە چاوەڕێ بووین نەگەوەی ئێمە چاوەڕوانێکی گەورەمان هەبێ لە هەموو کەناڵەکان چکەمە تەجروبەی تریشمانە ناڵێن هەمویان وەک یەک بەڵام کۆمەڵێک لە کەناڵەکان پێمان وایە کە جارێ بە ئامانجەوە بە دوای ئەوەیە ئەچن کە کاری ڕێکخراوەکان نادیدە بگیرێ یان کاری ڕێکخراوەکان بەلاڕێدا ببرێت یان ئەوەی کە جۆرە کاری لەسەر بکرێت کە و ئیشە زۆرە گرنگەی کە تۆیکەیت سێرەکەی بە دوو دەڕیان بە سێ دێر لەناو کۆمەلگا بە جۆرێکی تر ئەگەیاندرێتە خەڵک لەبەرەوە بەڕاستی ئەمە ڕۆژی سیمانگ ئەوەمان کرد ینی زۆربەی زۆری ڕاگەیاندنەکانمان داوت کردبوو بۆی کە ئێمە لە ئیڤێنتێکە لە ڕۆژێکی پشتیوانیە لەلایەن هونەرمەندانەوە تاکو بین ئێمە بڵێن چیمان کردووە ئێوە بۆ لێرن ئەو بەڕێزانی کە داوای پشتیوانیمان لێ کردبوون و ئێمە چیمان کردووە ئەو پرسیارەکان ڕاستەکەی کە ئێمە لەوێ جوابمان پێایە بەڵام وەکوتم وەک خۆی نەگەشت بۆ ئێمە مەجبور بووین ئێمە ڕوونکردنەوەی زیاتر بین لەسەر ئیشەکەی خۆمان لایەنە کۆمەڵایەتەکەی کە بۆ کەمپینێکی ینی جوابی ئەوە جواب پرسیارێکی دروستە بۆ کەمپینێکی لەم جۆرە لە کوردستانیان لە عێراق نەک لە کوردستان ڕاستەکەی ئەوەی کە ئەمە شتێکی تازە نییە کە دایک وە منداڵ ناتوانن ینی با بڵێن ڕێگری لە دایکە کرێت کە مافی جێگیرکردنی ڕەچەڵەکی هەبێ پرسەکە هەر پرسی داعش و هێرشەکانی داعش نییە بەڵام ئەمە قەزەکەی جددیتر کردەوە بۆ لە بە هەزاران مناڵ لە دایک بوو نەک ئەوەی کە بڵێن ئەمە شتێکی تازەیە و نازانم ئێمە پێشتریش گیرمان بەدەست ئەوە خواردبوو کە منداڵەکان بێناسنامە ئەمێننەوە کەیسەکانمان لەناو شەڵتەرا بووە هەتاکو کاتێکە لەگەڵ ئەم کەیسە ئێمە ئیشمانە کردێمە هەر خۆمان لە ڕێکخراوی ڤیدیۆ کەیسێکی لەو چەشنەمان هەبوو ینی مناڵەکە بێناسنامەیە و لە شارایەوە هیچ ڕەبتێکی بە هێرشەکانی داعشەوە نییەوە باوکیە منداڵە ئامادە نییە مناڵەکەی بڵێن ڕەچەڵێکی دیاری بکرێت و لە شەڵتەر و لە سنتەر و بیهێنە و بیبە و ینی ئەمە ئیشێکی قرس بە بۆ ئێمە ڕاستەکەی بۆیە من باسی ئەماکەمە کێشەیەکی یاسایی و کۆمەڵایەتیە بە بڕای من سیاسیشە لەبەرەوە تا ئێستا ئەم کێشە تا ئێستا بە قورسی دەستی بۆ نەبراوە لەوانەیە باسکرابێ لەوانەیە باسکرابێ لەوانەیە زۆر بە دواتچوونی نەکرابێ بۆی لەوانەیە مەسەلەن بۆشاییە یاساییەکە بە وردی باسی لەسەر نەکرابێت لەوانەیە توزانم ینی هەموو شتەکان ئاواهیە لایەنە کۆمەڵایەتیەکەی ڕاستیەکەی ئەوەیە کە ڕێگرێکی زۆر لەوە ئەکرێت ینی هەتا خۆتی بینی ئۆتامە لە دوێنێەوە هەر ئەندامانی کەمپینەکە و پشتیوانانی کەمپینەکەش کە بەڕای ئێمە نابێت تا جێگەی ئەوەی کە نەگەوەی کە بڵێن بیرمان لێ نەکردو قسەمان لەسەر نەکردو نەخێر بەڵام نابێت ئەمە لەوە تێگەشتین کە کەسانێکە ئەبێت پشتیوانی ئێمە بن ئێستا تێنەگەشون لە پرسەکە ئەگەنا ئەوەی کە ئێمە ئەمڕۆ باسمان کرد لەگەڵ چەند کەسێکی خۆمان لە ناو کەمپینەکە لە دەرەوەی کەمپینەکە ئەوەیە کە ئێمە بیرمان نەچێت بکەین بە دوو بەشەوە بە سێ بەشیشەوە ڕاستەکەی بەشێک ئەمە هەچێک بکەین هەچ کارێگەکەین هەر لە بەرامبەرمان وەستنەوە ئەوە شتێک نییە ئێمە ئەوان بیان ئێمە بزانین چێکن ئەنی بەڕاستیەوە وایە ئەنی ئەوان هیچ کاتێک بەدوای ئەوەوە نین کە ئەوان بزانن ئێمە چێکن بەڵام لەگەر ڕێکخراوێکی مەدەنی کەسانێکی مەدەنی ئیشێگەکەن لە سەماکردنەوە بێ لە گۆرانی وتنەوە بێ لە نووسینی کتێبێکەوە بێ لە داوایەکی یاساییەوە بێ لە دادگاکان هەچ شتێک ئەەکەی هەچ جۆرە چالاکێکی مەدەنی پێشکەوتوانە ئەەکەی لە کۆمەلگای کوردستانە کە نزیکت بکاتەوە کە وەک چۆنەڵێ نیشانەیەک بێ بۆ مەدەنێتی کۆمەلگا هێرشی بۆ ئەبن ئەو واز لەو بەشە ئەهێنن لەو گروپەی کە ئامادەن دایمە بۆ هێرشکردنە سەر ئیشەکان بەشەکەی تری بە بڕای ئێمە ئەوەیە کە خەڵکێکە کە ئەکرێ لەگەڵ تۆ بێ بەس یعنی ڕێگایەکی دروست نییە بۆی کە ئەمە بگاتن بە ماڵەکان ئێمە ڕێگاکەی مەسەلەن
میدیاکانانی تاکە ڕێگایك خۆ ئەوەیە و زۆرێکیش لە کەناڵەکان لێ بوون ینی هەرچی کەناڵی کوردستانەیە لێ بوو بەڕاستی ینی زۆر بوو ینی نازان بڵم چەند کەناڵ لێ بوو. بەهار ئەمەوێ ئەلێرا بۆستین لەسەر ئەم مەسەلەیە من دوێنێ زۆر متابعی ئەوەمە کرد کە چی ئەوترێ لەسەر ئەو کارە و لەسەر ئەو کۆبنەوەی تایتانێکی ئێوە و طبعاً ئەوە زۆر خۆش بوو کە پشتیوانێکی زۆر هەبوو خەڵکێکی زۆر کە بەشێکیان خەڵکی ناسرا و خەڵکی نووسەر هونەرمەند ئەوانە پشتیوانیانە کرد بەڵام ئەوەی سەرنجی زۆر ڕاکێشان بەهار مەسەلەی میدیاکان بوو پێرێش و دوێنێش سیرەکەم میدیاکان پرسیارێکیان پێشنیار کردووە کە پرسیارەکە کەمپینەکە نییە ئەو پرسیارە ئەڵێ تۆ رازیت لە جیاتی ناوی باوکت ناوی دایکت دابنرێ ئەم پرسیارە ئەکا بەمانە ئەم پرسیارە ئێوە نەتان کردووە و ئێوە نەتان هێناوە لە کەمپینەکە لە هیچ نووسراوێکە لە هیچ بەڵگەنامەیەکە لە هیچ یەکێ لەو بابەتانی کە باس کراوە نووسراوە نییە بەڵام میدیای کوردستان وەکو تەبیعەتێکی هەمیشەی خۆی ئێوێ ئیحساساتی خەڵک بجوڵێنێ ئێوێ خەڵک تووڕەکە ئێوێ شتێک دەربێنێ کە سەرنجی خەڵک ڕاکێشێ بەڵام لە هەمان کاتا جۆرێک لە هەست و هینی نەرێنیش دروستکە لە بەرامبەریە من پێم وابوو دەوری میدیاکان میدیا گەورەکانیش باسەکەم کەمتر نەبوو لەوانەی کە ڕاستە و خۆ بە هەتا تەنانەت بە گوتاری ناشرین ڕخنیان لە ئێوە گرت دەوری میدیاکان گەورەتر بوو بە بڕوای من چونکە ئەوانن ئەچنە ماڵی خەڵکەوە و پرسیارێکی غەڵەتیان کرد پرسیارێک کە هێرشی بۆ سەر ئێوە زیاد کرد پێم خۆشە نەزاری خۆت لەو بارەوە بزانم پێم وابێ ڕوونکردنەوەیکی شنووسی بوو بەدڵنیاییەوە یەکێک لە بابەتەکان کە ئەمڕۆ من زۆر لەسەری قسەم کرد ئەوە بوو کە بۆ لەم جۆرە پرسیارانە یعنی بۆچی ئەوەی کە تۆ ناچیتە سەرەوەی کە من چیم کردووە ناچیتە سەرەوەی کام یاسا کام مادە یاساییە من بەدڵنیاییەوە ئەیڵم هەر یەکێک لەوانەی کە کومنتیان نووسیوە لەسەر ئەم پرسە راپۆرتیان نووسیوە ئەم کارانەیان کردووە من دوو دڵم لەوەی کە ئەوەی کە ئێمە بروشورێکی وامان بڵاو کرد بێتەوە لەسەر مادە یاساییە کە چوو بێتن بە دوچوونێکیان کرد بێت و بزانن بێن بە خەڵک بڵند خەڵکینە ئێوە مادەی 19 کە ئەڵێت هەر منداڵێکی لە دایک بوو دەکرێت لەسەر ناوی باوکی یان دایکی ئێوە لەسەر ئەمە ئەڵەن چی ئەوە یەکەمیان کە هەموار نەکراوەتەوە کە وەکو خۆی یعنی وەک یاساکە وەکو خۆی ژمارە 3 ساڵی 2016 کارتی نیشتیمانی عێراق لەوەیە هەر ئەوەیە باوکیان باپیش ئەوەی کە ئێمە کردومانە باوکیان دایک بۆ وەکو دایک ببێتە خاوەنی ئەو مافە و بتوانێت پارێزرا بە کەرامەتی لەگەڵ مناڵێکی ئەگەر لە ئەنجامی دەستدرێژە خۆی ئازاد بێت ئێوە لەگەڵی بژیان نەژی هیچ کاتێک لە هیچ شوێنێکە لە هیچ لێدوانێکمانە ئێمە بەسیێمان نەکردووە خەڵکی نەوەرن هەمووتان نای با دایکی خۆتان بگۆڕن بیکەن بە نای باوکی خۆتان بڕۆن بۆ دایرەی شناس نامەکانتان بگۆڕن ئێمە ئەمانە خۆتان نەزانن کەمپێنی پشتیوانی لە هەموو شوێنێک واهەیە تاکو تۆی کە بتوانیت ئەو کەسێک کە پێویستی بە تۆیە لە ڕێگەی کەسانێکەوە کە لەناو کۆمەلگایە بتوانن دەوریان هەبێ خەڵک گویان لێ ئەگرێ خەڵک هونەرمەندە خۆشی ئەوێ نووسەرە کتێبەکانی ئەخوێنێتەوە شاعرە بەڕاستی ئەمە کارێک بوو ئێمە شتێکی تازە نییە ئەمە لە 5/12/2010 ئەمەم کەمپێنەمان دەست پێ کردووە دوو جاری تر ئێمە نامەوانیە ئێمە قسەمان لەسەر کردووە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندنمان داوەت کردووە بڵاو کراوەتەوە برۆشورەکانمان داناوە هەر سەیری لاپەڕی چاوی خەڵک و پیدی ئەو ڕێکخراوی ئێمە و ئەمانە بکەشتەکان دیارە ینی مێژوێکی ئەوەنەی هەیە ینی 2 ساڵ و 9 مانگە ئێمە خەریکی ئەم کارەین ئەمە شتێکی تازە نییە ئەوەی کە یەکێک لە چالاکیەکانمان بەم جۆرە بۆ ئێمە خۆمان ئەوەمان ویست کە ئەم داوایە بکەین لەو بەڕێزانەی کە پێمان وایە ئەکرێت لە ڕێگەی ئەمانەوە پشتیوان بنبێنە ناو ئەو ئیشەی کە ئێمە کردومانە ئەوە هەدەفی ئێمە بووە و دوایەوەش بەڕاستی وەکو لە سەرەتای ڤیدیۆکەشە ئێوە داتانە ئەوە هۆکاری هەموارکردنی یاسای کارتی نیشتیمانی ژمارە 3 ساڵی 2016 کە ڤیدیۆکەمان بۆ دەست پێەکە بیانووی ئێمە چییە بۆ ئێمە داوای ئەوە ئەکەنەڵی مناڵان لە شەڕ و لە ئاشتیە بۆوە ئەڵێن لە بروی تەرکیزی خەڵک تەنها لەسەر ژنانی ێزیدی نەبێ بەڵێ لە زۆربەی وڵاتانی دنیا یاسا بۆ جۆرە گۆڕێ کەیسێک
لا نەک بڵێم هەموو کاتێک بەس کەیسێکی قورسە کەیسەکە کۆمەڵێک ئینسانتیایە ژیانی لەدەستداوە خێزانی لەدەستداوە بەهار پێم خۆشە ببوورە ئەدوەستێنم بەڵام پێم خۆشە یەک دوو نمونە باسکەی چونکە ڕێکخراوی ئێوە کاری زۆر کردووە لەگەڵ ئەو کەسانە کە کێشەی گەورەیان هەبووە بەهۆی ئەم مەسەلەیەوە پێم خۆشە وەکو کەیس بەبێت تەبعاً بە پاراستنی ناسنامە بەڵام یەک دوو نمونە باسکەی هی مناڵێک هی ژنێک کێشەکە چۆن بووە چی ڕووی داوە و ئەمە چۆن بۆتە ڕێگریەک نەبوونی ئەم یاسایە بۆ پاراستنی مافیان چۆن بۆتە ڕێگریە لە بەردەم ژیانیانە من باسی ئەخیر کەیسە بۆکەم باشە زۆر باش ئەخیر کەیس کە ئێمە ئاگامان لێتی و هاتوۆتەوە و دایکێکی زۆر گەنجە یعنی کاڵم دایکێکی زۆر گەنج ئەنی لە خوار 18 ساڵەوە یعنی هێشتا تەمەن بەڵێ ینی دایکێکی مناڵە کە هاتوێتەوە مناڵەکەی لەگەڵ خۆی هێناوە یعنی مناڵەکەی لەگەڵ خۆی هێناوە کە بێتەوە بۆ کوردستان لە ڕێگا لە بازگەیەکی عێراق مناڵەکان لێ سندووە دەبێ ئەوەی پێی بڵێن ئەم منداڵە بۆ چوو ئەبن کەیسێکە شمان لەگەڵا کردووە لە لای ئێمە یەت بۆ وەرگرتنی خزمەتگوزاری دەرونی خزمەتگوزاری یاسایی کۆمەڵایەتی بەشداریکردنی لە خولەکان یعنی ئەمەیەکە لەو کەیسانەی کە پێشتر تەبان کەیسی تر من نەتوانم سێ کەیس ئەوانەی کە خۆم ینی ڕوبەڕووی دانیشتوم لەگەڵیانە ئەمەیەکێکە لەو کەیسانەی کە تازەترە لە کەیسەکانی تر مناڵەکەی هێناوەتەوە لیان سندووە یعنی ئەمە بەڕاستی ئەم دایکە دوو مناڵی هەبووە یەکێک لە مناڵەکانی ماڵی باپیری مناڵەکە کە باوکەکەی لەگەڵ گروپی ترۆریستی داعشا خەڵکی تورکیایە ماڵی باوکەکە توانیوانە منداڵی یەکەمی بەرنەوە بۆ لای خۆیان منداڵی دووەمیشی لە بازگەیەکی بڵێن حکوومەتی عێراق لیان سندووە و بەبێ ئەوەی ئەم دایکە بزانە ئەم منداڵە سەر و شوێنی کوێ چی ئەنی لەکوێ چیەکە دایکێکی وا بەو تەمەنە گەنجەوە ینی یەکە منداڵی ئەوەی کە حسابیکەی زۆر بە مناڵەکەی بووە بەڕاستی ئەو کەیسانەی کە ئێمە ئەیبینین من زۆر بەڕاستیش ینی زۆر ناتوانم هەتا باسیشی بکەم لەبەرەوەی زۆر کاریگەرە زۆر قورسە بۆیە خەڵک زۆر گرنگە کە بزانێ ئەمە بەرپرسیارەتێتەوە بە دوو وشە لە فەیسبوکەکەی خۆتەوە بە ئیسراحەت دانیشتویت ئاگاد لەم کەیسەنێ تۆ بە شێوەیەکی گشتی گوێت لێ ئەبێ بەڵێ دڵنیام لەوەی کە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان هەرێمی کوردستان جیهان بەریتانیا هەموو کەسێک تەعاتفێک و خۆشەویستێکی بۆ کەیسەکان هەیە ئەمە جیایە وەکو لایەنە گشتێکی بەزۆکەوەی کە تۆ زۆر تێکەڵی کێشەکانە بی تۆ زۆر بە دوای ئەوەی کە چی بکەیت چۆن ینی ئەتوانی چی بکەیت کاتێک کە تۆ کێشەیەکی وابینی دەبێت بیری لێ بکەیتەوە تەبعاً چیەکە من وەکو ڕێکخراوێک بەرپرسیارەتێکم لەسەر شانە کچێکی گەنجە ئەوەیە بەهار من شتێک بڵێم لەم بارەیەوە ئەم قسەی تۆ زۆر دروستە ئێوە کەمپینێکتان ڕاگەیانوە و ئەو کار منیش لێرە لە ڕێکخراو کارەکەم کاتێکە لە ڕێکخراو کارەکەی لەگەڵ کەیسەکانی توندوتیژی یاخود پەنابەری یاخود ئەوانەی معاناتی جۆرا و جۆریان هەیە خەڵک بە گشتی ڕای گشتی زۆر لە نزیکەوە ئاگاداری ئەمانە نییە مەگەر لە ڕێگەی گێڕانەوەی چیرۆکەکانیان مەگەر لە ڕێگەی ئاوا کەمپینێکی لەم بابەتە کە ئێوە کردان منەمەوێ لێرەوە بێمە سەرم مەسەلەیە پرسیارم کرد لە ئامانجی کەمپینەکەی ئێوە تێگەیشتم کە ئامانجتان گۆڕینی یاسایەکە هەموارکردنی یاسایەکە بۆی بتوانێ مافی ئەو ژن و مناڵانە بپارێزێ کە لە ئێستاە ناتوانن مافیان پارێزراو نییە بەڵام ئەمە ئەوە ئیزافەکەم پێم وایە ئەگەر ئەوە تەنها ئامانجی ئێوە بوو بێ مەسەلەی گۆڕینی یاساکە خوازیارم کە بێتە دی بەڵام ئامانجێکی تری گەورەی ئێوە کە هەر ئێستا هاتوۆتە دی بە بڕوای من کردنەوەی ئەم دایلۆگەیە لە کۆمەلگایەکە کە وەک تۆ بخۆت پێشتر ئیشارەت پێیاوتێ فلیمێ دەرەکرێ گۆرانیەک ئەوترێ سەمایەک ئەکرێ پەیکەرێکدا ئەمەزرێنرێ پەخشانێک ئەنووسرێ شعرێک ئەوترێ بەجارێ دەنگێکی بەرز هاواری لێ بەرزە بێتەوە لە بەرامبەر ئەمانەیە و بە جۆرێک دەسەڵات ملی داوە بەم جۆرە لە سانسۆرکردن و لە چاودێریکردنی هەموو جۆرە کارێک کە پێشکەوتن خوازانەیە کە ڕوو لە پێشە کە جیاوازە کە ئێوە گۆڕانکاری دروستکە من پێم وایە ئامانجێکی گەورەی ئەم کەمپینە
هێنانی ئەم دایلۆگە کۆمەڵایەتیە ئێوە ئەم بابەتتان خستە نێو خەڵکەوە چونکە وەکوتم لە نێو چوارچەوەی ڕێکخراوە هەمیشە قەتیس و لەبەرەوەی ئێمە کارەکانیش نهێنی پارێزیە تۆ ناتوانی باس لەم قزیانە بکەیت بەڵام کەمپینی لەم جۆرە ئەتوانێ هوشیاری کۆمەڵایەتی و دایلۆگێکی کۆمەڵایەتی دروستکە و لە دایلۆگی کۆمەڵایەتیە من پێم وایە وەکو چۆن بە سەدان کەسم بینی پشتیوانی ئێوەیان کرد شتیان نووسی ناوی خۆیان گۆڕی ناویان خستە پاڵ ناوتانەوە بە دڵنیایی کۆمەڵێکی شەبێت کە هەمیشە بە دوای ئەوەن کە کۆن بپارێزن و نەک کۆن بپارێزن بیرن نەچێ ئێوە خەریکن تەحەدایەکی گەورەتان دروست کردووە لە بەرامبەر پرسێکە کە تەنها پرسێکی کۆمەڵایەتی و یاسایی نییە بەڵکو دینیشە بە دڵنیاییەوە ئەوەی شایە کە هێزی دینی بەهێزە بۆیە تەحەداکەتان گەورەیە و من پێم وایە هەر ئێستا دەستکەوتەکە گەورەیە ئەوەی کە دایلۆگێکتان لە نێو لەسەر ئاستی کۆمەڵایەتیە دروست کردو لەسەر ئەم بابەتە و ئەوەی کە تۆ باست کرد ژنانی یەزیدی بێ یانە بێ کاتێک کە مناڵ لە دایکە بێ بە هەر هۆکارێ لە دایک بوو بێ و بەهۆی بە هەر هۆکارێ ناسنامەی باوک ناتوانێ وەرگێت دایک بۆی هەبێ و بتوانێ ئەم ناسنامەی پێبا و ئەم ناسنامەی خۆی پێبا هیچ دلیلێ نییە تۆ مناڵێک مەحکوم کەی جا با ناوی وەکو ئەو خاتونەی بزوتنەوەی ئیسلامی ناوی زۆڵی لێ ئەنێ بن بەداوای لێبوردنەوە لە بەکارهێنانی وشەکە یاخود مناڵێ بێسەرپەرشتە یاخود مناڵێ تەنها دایکی هەیە و لێرەوە ئەبێ دەست پێ بکە ئەمە کە تۆ مافی ئەوانەی کە بێمافن بپارێزی بەڵام ئەوان هاتوون مەترسیەکی گەورە و قەبەیان لە نێو خەڵکا دروست کردووە کە وجودی نیە ئەسڵان ئەوە نییە لە ڕێگەی ئەم پرسیارە هەڵەیەوە کە کردویانە تۆ ناوی باوکە دەگۆڕی بە ناوی دایکت خەڵکیان ترسانووە بۆ هێشتا لەوانەیە تۆ هەست بکەی پشتیوانێکی ئەو تۆ لەلای ئەو کەسانەوە کە ئەبێ پشتیوانیتان بکەن نەهاتۆتە پێشێ لەسەر ئەو ئامانجە کۆمەڵایەتی خۆت نەزەری خۆت بزانم بەڵێ بەتەکیدی ئەمە بووە پرسێکی کۆمەڵایەتی و بەڕاستیش وەکو میدیاکاران ئەڵێن بڵێن لە دوێنێ و لەم ڕۆژە یەکەم ینی لە دوێنە بە تایبەتی یەکەم هەواڵی هەرێمی کوردستان بووانی بووە یەکەم هەواڵی هەموو ڕاگەیاندنەکان ئەمە بۆ خۆی پرسێکی گرنگە بەڕاستی کە بەو جۆرە دەنگدانەوەی هەبووە من بابەتەکە زیاترەوەی کە ئێمە بتوانین مەودای ئەو پشتیوانی فراوان بکەین و ئەرکی ئێمەیە ئەم پرسە ئەم زانیاریە ئەم داخوازیە ئەم کلێنە یاساییە ئەم لایەنە کۆمەڵایەتیە بگات بۆ کەسانەی کە ئەبێت ببێتە پشتیوانی تۆ ئەمە زیاتر ئەبێت ئەمە ئیشی لەسەرکێنێکی ناوەکو باسم کرد من ئەوەی تر کەسانێکن کە پێم وایە هەچێک بکەین هەروایە ئەویان بەڕاستی ئەوە زۆر هین ینی ئەبێ زۆر نەک ئەوەی نابێ زۆر هینی ئەوە بین ینی زۆر بە دوای ئەوە بین جواب بدەینەوە لەسەر ئەوانە بە بڕای من پێم وایە ئەچێتە کارێکەوە کە زۆر جێگە ناگرێت ئەوەی کە جێگە ئەگرێ بە بڕای من ئەوەیە کە ئێمە ئامانجی کەمپینەکە ئەوەیە کە چیمانەوێت وە چۆن نەمانەوێت خەڵکانێکی تر و کەسانێک هەر هاوڵاتیەک هەر ژنێک هەر کەسێک بتوانێت هەر بیرو بۆچوونێکی چکەمە قەزەیەک نییە ڕەفتی بە یەک گروپێک لە وەک چۆنەڵێەوەی کا لە جایکەیتەوە بڵێ ئەمە ڕەفتی بەمەوەی نەخێرەمە پرسێکی کۆمەلگایە من پێم وانە هیچ کەسێکە وێنێ ئەو مناڵێکە لە ڤیدۆکە بینیمان لەسەر سنگی نووسراوە لەقیت نەحجابێت من بەڕاستی و پرسیارەکەم ئایا خەڵکی کوردستان پێی خۆشە مناڵێکی تازە لە دایک بووە بینێ لە بەردەمی دوکانەکانە بە زستان ئافرۆدراوە ئەمە هەستی مرۆڤانەی ئێمە هەموو شتەکانی تر ناسڕێتەوە هەر کەسێک دینی بۆ خۆی چییە بیرروباوەڕی بۆ خۆی چییە ئایدۆلۆژی بۆ خۆی چیە لەسەر بەچە حیزبەکە هەمووی لە سفرە بێتەوە بە بڕای من شتە مشتەرەکە جوانەکانی بینی مرۆڤەکان ئەگەر زیاتر ئینسانەکان لە ناوم کۆمەلگانەی ئێمە کە قورستە ئەژین فرسەتێکی تری هەبێ ئاوانە کات پێم وابێت ئەوەی کە فرسەتێکی تر هەبێت و هەناسەیەک بدات و سەر لێ شێواویەکی داڕێژراو بۆیان سەر لە شێواویە کە یەکسەر ئەخرێتە بەردەمت ئەگەر ئەمانە تۆزێک ئەهوەن ببێتەوە و کۆمەلگا بتوانێت هەناسەیەک بدات من پێم وایە شتێکی زۆر مشتەرەک لە بینی ئەو هەموو شتانەی کە جیاوازانەی کە باسمان کرد لە دینەوە لە ئایدۆلۆژی هەموو شتەکانەوە شتی مشتەرەکی جوان هەیە بەهای جوان هەیە لە بینی ئینسانەکانە بەڕاستی ینی ئەمە یەکێکە لەو شتانەی کە
هەر کەسێک بێری لێ بکاتەوە مەسەلەن داوچێکی منداڵ باز لە ژنانی و کچانی یەزیدی نەکەین باز لەو کەیسە قورسانە نەکەین کە باسمان کرد لە شەڵتەری سلێمانی هەولێر دووەک لەم شوێنانە بۆ کەیز نییە مناڵەکە لەوێ لەدایک بوو بێت و ببێ بە چەند ساڵ پرسیار لەوە کرێت دوای ئەوە ئایا ئەو مناڵانەی کە لە ناو سنتەرەکانە بەخێو دەکرێن و دایکەکانی جەزان مناڵەکانیان لەوێ ئاگەر هەلوو مەرج بۆ ئەو دایک و مناڵە بڕەخسێنرێت ئەو دایکە ئامادە نیە ڕەچەڵێکی مناڵەکەی دیاری کات و بە ئارامی لە جێگایەکە لەگەڵ مناڵەکەی خۆی دابنیشێت ئەمانە پرسیارەکانن زیاتر بە بڕوای من ئەوەی کە کەسێکی تر گروپێکی تر چۆن ناو ناتوێرە لە مناڵەکەنێ و بێکەرامەتێکە لە یەکەم هەناسەدانیەوە بەڕای من ئەوەی تر ئەچێتە ڕیزی ئەوەی کە ئەوانیان کرد بەڕاستی لە شنگال و لە کابول و لە چیوچی من بەڕاستی زۆر ناچمە سەر بەڵام منەمێ بەڕاستی ئەگەر بۆ تۆ ئاسایی بێ منەمێ ئەو پرسیارە بکەم یعنی بەتایبەت ئەو ڕەخنەی کە ژنێک بوو بە نوێنەری لەلایەن ڕەوتێکی سیاسی ئیسلامیەوە هەمووی چەند ڕۆژێ لەو پێش خۆی و حیزبەکەی پشتیوانیان بۆ تالیبان ڕاگەیان لە ئەفغانستانە لە کاتێکا کە ئەم ناکرێنەوترێ ئەم شتە یعنی ناکرێ خەڵک گوێی لە منە بێکە ئەمە ڕەوتێکە هاتووە بە ناوی ئەوەی کە بەرگری لە ئاداب و لە خوڕەوشتی جوانی خێزان و خەڵکی کوردستانەکە لە هەمان کاتا کەسێکە کە بەرگری لە هاتنەوەی تالیبان ئەکا تالیبانێک کە دەستی سوورە و بە خوێنی ژنان بە هی مناڵان بە بێمافی و بە هەموو ئەوانە کە هەموو دنیا ئێستا لەسەر یعنی لەسەر پێیەکە چی بەسەر ژنان و مناڵان لە وڵاتایەت و ئەم بزوتنەوەیە ئەم ڕەوتە کە ڕەخنە لە ئێوە ئەگرێ خۆی بێباکە نەک بێباکە لە بەرامبەریا بەڵکو پیرۆزباییان لەیەکە بەڵکو خوازیارە هەمان بارودۆخ بێنێ بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و بەسەر ژنان و مناڵان لە هەرێمی کوردستانە بۆیە من تەواو ئەو قسەی تۆ پشتیوانیەکەم بۆ کەسی هوشیار بۆ کۆمەڵگەیەکی هوشیار کاتێ ببینێ لە ماوەی 10 ڕۆژە هەمان ئینسان هەمان حیزب هەمان ڕەوت دوو پەیامی یاوە چی ئەگەێنێ بۆ ئەم کۆمەڵگایە بە دڵنیایی گوێی لێ ناگرێ و زۆری حساب ناکا بۆ ئەوەی کە بڕوا چوزانم بە شتێکی جددی و گەورە و ئەوانەی وەرگێ بەڵام من پێم خۆشە زیاتر تۆزێ لە باری ئەرێنیەوە باز لە مەسلەی ئەوە بکەین من پشتیوانیکی فراوانم بینی لە خەڵک پشتیوانی فراوانم لە هونەرمەندان لە نووسەران لەمانە بینی پێم خۆشە و حتا بە جۆرێک بەکارهێنانی ئەو ئایدەیە کە ئەمانە کۆکەنەوە و سەرنجی میدیا بتوانێت ڕاکێشێت توانی پێم وا بێت تەوژمێکی گەورە بە بەم مەسەلەی ئێوە دەستان خۆش بێ لەو بارێ بڕای من هەنگاوێکی سەرکەوتوو بوو ئەگەر پێت خۆشە لەسەرەوە هەنێ قسەمان بۆ بکەی و پێم خۆشە لەوێەوە بڕۆیتە سەر ئەوەی لە ئێستا لە چه قۆناغێکان لە بەدیهێنانی ئامانجەکەتانە لە مەبەستم بۆ هەموارکردنی ئەو یاسایە تاکۆ ڕۆیشتون تاکۆ بەتەمان بڕۆن بەڵێ ڕاستەکەی ئێمە لە سەرەتاوە پێمان وا بوو کە لەمەش قورسترە یعنی ئێمە بۆ خۆمانمان دانابوو نەک لەبەرەوەی کە خەڵکێک پشتیوانیمان ناکە نەخێر ئێمە ئەمانزانی کە کەسانێک هەچێکمان کرد بێ هەچ ئیشێکمان کردبێ ئێمە بە سەدان و بە هەزار کەس پشتیوانی لە ئێمە کردووە چ لە ناو کوردستان چ لە دەرەوەی کوردستان لە ناو ڕێکخراوە لۆکەڵیەکانە ینی کەم نییە تۆ لە بینی 35 بۆ 50 ڕێکخراو لە هەولێر و سلێمانی دووەک پشتیوانی خۆیەوە لەم کەمپێنە بە مۆری ڕێکخراوەکەوە ئەمە ینی تەنها ئەوە نییە بڵێ ئێمە چەند کەسێک بەمەوە ئەنی بڵێن دانیشت بێتینی تر بڵێن ئێمە ئەم ئیشەمان کردن بەردەوامە بین ئێمە پێی ئەچێ ینی ئەمە بەڕاستی گۆڕانکاریەکی گەورەیە لە ناو یاسا گۆڕانکاریەکی گەورەی کۆمەڵایەتیە چەند ڕۆژ هیچ کاتێک ئەوەنە باز لەم پرسە نەکراوە لە ناو کۆمەلگای کوردستانەوە هەتا لە عێراقیش ینی لە عێراقیش ئەمە لە دوانمان بۆ چەند کەناڵێکی ڕاگەاندناو چکە پرسەکە پرسیام و عێراق خۆ ئەوە نێ بڵێ ئەمە تەنها پرسەکە وەکۆی کە زۆر باز لۆکرامە لە سلێمانی و بێمە لە هەموو شارەکان لە بەغا لە هەولێر لە دووەک لە سلێمانی لەم شوێنانە ئێمە چالاکیمان کردووە و خەڵکی لە دەورەوە پشتیوانی لێکراوە ڕاستەکە من لێرەوە داوای ئەوواکەم هەر بە ڕێزێکە گوێی لەم گفتوگۆی ئێمە بێت ئەتوانێت بە ڕێگایەکی زۆر ئاسان پشتیوانی لە ئێمە بکات لە دەوروبەری خۆی لە ناو خێزانی خۆی پرسەکە بەم جۆرەیە ئەوەی کە ئێمە ئیشەکەمان چەندێک ئینسان دۆست و مناڵ دۆست و ژن دۆستانەیە لەبەرەوە بەڕاستی ئەمە زیاتر ئێمە تەرکیزەکەمان لەسەر ئیشەکەی ئێمە و پلانەکەی ئێمە کارکردنە بۆ فراوانکردنی ئەو پشتیوانیە ئەمە خاڵێکی گرنگی ئێمەیە
دروستکردنی چەند ڤیدیۆ و فیلم و سپۆتی تەلەڤیزیۆنی فیلمێکیشمان هەر لەسەرەوە ئەڕەز کرد لە سینەما سالم لە 16 ڕۆژی دژی توندوتی ژیاکە زۆربەی زۆری ڕێکخراوەکان لێبن فیلمێکی زۆر تایبەتە بە پرسەکەیەوە کە بەناوی شوناسەوانی نادیاری شوناس کە ئەمە بەڕاستی فیلمێکە تێچوونێکی زۆر تاقەیەکی زۆر کە ڕێکخراوی خەڵک پشتیوانی فیلمەکەی کردووەوە لە کاتی تریشە هەر بڵاوەکرێتەوە ئەمانە هەمووی کاری گرنگن بۆ ئەوەی کە تۆ بتوانی لایەنە کۆمەڵایەتەکەی ئیشی لەسەر بکەیت تاکو بتوانی دەنگی لە دەور کۆ بکەیتەوە ئەمە لایەکی کۆمەڵایەتێک کە ئەبێ زۆر ئیشی لەسەر بکەین کەسانێک لێمان تێ بگەن ئەوانەی ناڕوونە لەلایەن قسەمان لەگەڵ بکەن لێ دوان بدەین هەتا ئێمە بەنیازی دبیتێکین دبیتێکە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندنا کە ڕەخنەکانی خۆمان بگرێنین لەگەڵ بەڕێبەرانی کەناڵەکانە ئەگەر بتوانن بێن و بەشداری بکەن کە بەڕاستی ئەمە ڕەخنەکانی خۆمان بگەنین ئەو جێگایانەی کە بێدەنگ نەبین لەسەری نەڕوا بەسەرمانە لە شوێنەکە بوەستین کە ئێمە پێویستمان بەوەیە چۆن لە وڵاتێک کە ڕاگەاندنەوە دەورەکی ئەرێنی هەبێت کەیسەکەوەکو خۆی بچێتە پێشەوە نەگەوەی ئەرقە لەو پێچە بە دەورەی پێ بکرێت و ئەوانە ئەمە یەکێکی ترە لە ئیشەکانمان یەکێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئێستا ئێمە ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە کە دیارە لە پێشە ڕژنووس بوو ئێستا پرۆژە یاسا بە خۆشحاڵیەوە بە ئیمزای 27 پەرلەمانتار بە پەرلەمانتاری کوتلە و حیزب و دینە جیاوازەکانەوە 27 خۆی دەدانە ئێویست کە بێتە پرۆژە یاسا 27 ئیمزای بۆ کۆکراوەتەوە کە یەکێک لەو بەڕێزانەی کە خۆی ئەندامی پەرلەمانی عێراقە کارێکی زۆری بۆ ئەمە کردو جێگەی دەستخۆشیە و ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە چی بکەین نەگەوەی کە ئێمە چەندێک پەرلەمانی عێراق بە شوێنێک ئەزانین کە زۆر کارە مرۆڤ دۆستەکانی تیاچێتە پێشەوە هەر منفەزێک هەبێت ئەبێ ئەمە هەر ڕێگایەک کە بتوانێ ئەو شتە دابینکە ڕێگایەک هەبێت ئەویش بەڕاستیەوەی کە ئێمە هەر لە ئێستاوە لە دوایەوەی کە هەڵبژاردن کراوە ئەو خەڵکانە ئەچنی تر دەسەڵاتیان هەیەوە ئەتوانن ئیشی لەسەرکەنە بێ ئێمە بڕۆین بزانین چێن قسەیان لەگەڵکەین هەر لە سەرەتاوە پرۆژە یاساکەمان بخێنەوە بەردەمیان کە ئەمە لە پەرلەمانە جارێکی ترەوە بە ئیشی لەسەر بکەن و خوێندنەوەی بۆ بکرێت هەر من پێشەوەی کەسێک لە کاندیدەکان دەربچە بۆ پەرلەمانی عێراق بۆم باس کردووە تومە من واز لێنانم ئەنی هەر وەکو چۆن لە وەکو کەسێکە ئەیناسیت ئەگەر تۆ دەربچی بۆ پەرلەمانە بێ بڕۆیت لەسەرم پرۆژە یاسایە ئیش بکەیت و خوێندنەوەی بۆ بکرێت بەڕاستی پەرلەمانی عێراق بکرێن بەڵێ لێەوە با بڵین هین بکرێت پرۆژە یاسایە ئیش بۆ ئەوە بکرێت کە خوێندنەوەی بۆ بکرێت چکەسەوەکو ینی مافی ئەومانەیە کە بە دوایە بڕێن کە چی بۆ ئەکرێت چکە بەڕاستی ئەتوانم بڵێم ینی هەتا لە ناو بەغایە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنان زۆر حەماسێکی جدیانە ئێمە لە مانگی نوە جارێکی ترە ڕۆینەوە بۆ دانیشتنێک بۆ کۆبنەوەیکی گەورە لەگەڵ ئەو بەڕێزانەیە کە خۆیانی ترە بنە خاوەنی ئەو ئیشێکە لەوێ ئەکرێت و بەڕاستیش ینی حەماسێکی زۆر هەیە بۆ ئیشەکە تەنها قەزەیەک نیە تەنها لە شاری سلێمانی ئەو جوابێکە بۆەوەی کاڵن هەر لێرە نەخێر لە بەغا لە بەسرا لە دۆگ لە هەڵەبجە لە سلێمانی لە هەموو شارەکان کەسانێکی خۆی هەیە ڕاستەکەی کە ئیشی بۆ ئەکەن و ئەیانەوێت ئێمە لەگەڵ یانە جارێکی تردا بنیشین بۆی کە پشتیوانی زیاتر بێنین بۆ کەمپێنەکە بەڵێ بەهار ئاخر پێم خۆشە پێشەوەی بچمە سەر بەشی ئەخیری باسەکەمان سەبارەت بە پشتیوانی فراوانتری دەرەوە چۆنەی بینن بۆ نمونە ئێوە ڕێکخراوێکی خۆتان ڕێکخراوێکی PDO هینی نەرویجی هەیە با بڵین دامی نەرویجی هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی وەکو UN و بەشی ژنانی UN و ئەمانە لەگەڵ ئەمانە هیچ پەیوەندیەکتان گرتووە سەبارەت بەم کەمپەینە و ئایا ئەوان بە ئاشکرایە خود بە ئەتوانن هیچ هێزێک بن لە پشتیوانی کردنیا؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە لەگەڵ هەندێک لە ئەنتەرناشناڵەکان هەر ئیمزایان کردووە کە بەهی خوانی ئەزانن بەڵام ئاژانسەکانی نەتەوەگرتووەکان و یونامی بەشی عێراقی UN دانیشتوین لەگەڵیانە پرۆژە یاساکان زۆر بەدڵ بووە و هەتا باسییان لەوە کرد کە ئەگەر کۆبوونەوەکەی کە لە بەغاکرێت ئەوان بێن داوت بن یونیسف وەکو ڕێکخراوەکە تایبەتمەندە بە مناڵانەوە ئاگاداری ئامارە وردەکانە لەسەر مەسەلەی وەزعی مناڵان لە عێراق ئەمانە داوەتەکرێن UNFPA کە خۆی
یەکێک وەکو یەکێک لەو ئاژانسانەی کە لەسەر GBV شەکان با بڵێن لەسەر چندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی ئیشەکە و هەموو ئەو ڕێکخراوانەی تر کە پەیوەندیدارن بە ئیشەکەی ئێمە UN Women ئەمانە هەمووی بانگێشتەکرێن بۆ کۆبوونەوە و ئاگادارن و پرزنتیشنی وردمان کردووە لە GBV Working Group بڵێن گروپی کاری تایبەت بە کەیسەکانی توندوتیژی لە شاری سلێمانی ئێمە زانیاری تەواوەتیمان ناو بە ڕێکخراوەکان ئەمەش ڕێگایەکی باش بوو بۆ ئەوەی کە ڕێکخراوەکان بە وردی ئاگیان لێبێت و واژەی پرۆژە یاساکە بکەن. بەڵێ کەوا بێ ئومێدتان هەیە بەوەی کە چکە من ئەوەی کە ئەیبینم بەو بارودۆخی کە لە خۆشت تۆزە ئاماژت پێەیە بەو بارودۆخی کە لە پەرلەمانی عێراق و ئەوانە با بڵین لە کوردستان ئەگەر ڕوبەڕووی ئەم جۆرە لە هین بوو بێتەوانێ لە پەرلەمانی عێراق لەوانەیە پێشاتەکان ئەوە بێ کە زۆر ڕوبەڕووی ڕێگریەکی گەورەتر بێتەوە بەهۆی ڕەوتە دینیەکان ڕەوتە ئیسلامیەکان بەهۆی هێز و قووەتیان لەوێ با بڵین من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر نەبێتی ئەم یاسایە بۆ نمونە ئامانجی ئێوە هەموارکردنی یاساکەیە بەڵام ئایا پلانێکی تر بەدیلێکی تر ڕێگەیەکی تر چی شتێکە کە بتوانێت ئەم هینا دیاری بکات بەدی بێنێ؟ بەڵێ ئەمە تەنها ئەم کێشەیە تەنها لە هەرێمی کوردستان و عێراق نییە، ئەم کێشەیە لە ئێران هەیە، لە وڵاتانی دەوروبەر هەیە، ئەوەی کە ئێمە لەگەڵ چەندین وڵاتی ترا قسەمان کردبێ لە کۆنفرانسە جیهانیەکانە من بۆ خۆمێکێک لەو پانێلیستانەی کە لە کۆنفرانسێکی جیهانی کە لە مانگی 5 2019 لە شاری ئۆسلۆ بە ناونیشانی کۆتایی هێنان بە دەستدرێژی سێکسی لە بەرامبەر ژنانە کە زۆرێک لە ژنەکانم لەوێ بینی کە ئیش لەسەر ئەم پرسە ئەکەن کاتێکە ئەنزانی ئەمە لێرە کەمپێنێکی لەم جۆرەمان هەیە ئەوانیش باسی وڵاتەکانی خۆیانیانە کرد و هەروەها بڵێن ئەو وڵاتانەی کە وڵاتی عەرەبین وڵاتی ئێران ئەم شوێنانە هەوڵ هەیە بەڵام تا ئێستا وەکوی کە پرۆژەیەکی تایبەت دەنگی بۆ درابێت بە بڕوای من ئەمە وەکولانی ناوچەیش و بڵێن جیهانیش پرسێکی گرنگە بەڵام ئەوەی کە زیاتر گەربێنەوە سەر ناوخۆ ئەوەیە کە ئێمە مۆزوعی یاساکە بەشێکە لە بابەتەکەی ئێمە چکە بەڕاستی بەقەدەر یاساکە و زیاتر و دە ئەوەنە یاساکەش لایەنە کۆمەڵایەتەکەی گەر پشتیوانی هەبێ لە شارەکانە ئەمە خۆی خەڵکی خۆی بۆ پێیا بێ گەنجانێک لە دەوری کۆ ببێتەوە ژنانێک لە دەوری کۆ ببێتەوە پیاوانێک بە قەزدەی خۆی بزانێت بیکات خۆی بە بڕوای من پەرلەمانی عێراقیش ناتوانێتەوە بە ئاسانی هەروە بەسەریا بڕوا بە پرسێکی گرنگی نەزانێ بەڕاستیە ئەبێت ئێمە زیاتر چاومان لەلایەنە کۆمەڵایەتەکەش بێ هەرەوەی کە لە دوێنێەوە باس لەسەر ئەم پرساکرێت بە بڕوای من کاریگەری لەسەر دروست ئەکات یعنی لەسەر پرسەکەەوە لە چەندین جێگا شوێنەوە لە شوێنی فەرمانگە حکومیەکانەوە لە چەندین شوێنەوە ئێمە لە دوێنێەوە جوابان بۆیێتەوە کە ئەمە پرسێکی گرنگە خەڵکێک پشتیوانی لێکەوە بووەتە بابەتێکی ناو ماڵەکانیش ینی بەڕاستی ئەوەی کە ئایا تۆ پێت خۆشە ناوی دایکت بەڵێ بەڕێزەوە بە خۆشەویستیەوە من ناوی دایکم ئەگەر بۆ پشتیوانیکردن لە کەمپێنێکی وایە وەکو هەندێک لە دایکەکان ئەڵێن بۆچی ئێمە ئیش بۆ ئێمە کەم هیلاک بووین ینی ئێمە ناوم ئەبێ نەک ئاسایی بێ ئەبێ ئەوانەی کە ناوی دایکیان هەڵەبژێرنە بێ بەشان بەدڵنیایی وایە بە دڵنیایی ئێمە من دڵنیام هەموو هاوکارانم لە کەناڵی هیوا لەسەر ڕازین کە پشتیوانی تەواوەکەین لە کەمپینەکەتان کەمپینی ناوی من ناوی دایکمە و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و ئەگەر لە داهاتووە چالاکی ترتان هەبوو حتمما پێمان خۆشە بێ کە بتوانین گفتوگۆی تر بکەین لەو بارەیەوە و من ئێستا ئەگەر پێم خۆشە تۆ ئەگەر پەیامێکت هەیە لێرەوە بە هەر کەسێکی بگەێنی پەیامێک بۆ پشتیوانی یا هەر شتێکی تر کە پێت خۆشە لە پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین سپاس دەکەم فەرموو. جا لە پێم داوایەکم بۆ پشتیوانی لە کەمپێنەکەوەیە کە هەر کەسە دەتوانێت ناوی دایکی لەگەڵ ناوی باوکی دابنێت بتوانێت بیکات چکە پشتیوانیەکە لە کارەکەی ئێمە
و ئەو هاشتاگەی کە دامان ناوە زۆر بڵاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بتوانێت لە لای خۆی دایبێنە لە هەچ شوێنەکە ئازانێت زانیاریەکە ڕوونکردنەوە ئەدات بە دەوروبەری خۆی ئەگەر خۆشی بیزانێت کە بتوانێت دایبنێت تاکۆی کە کەسانێکی تریش بتوان پشتیوانی لەم پرسە بکەن و ئەو هاوسۆزیە لەگەڵ ئەم پرسە گرنگە بتوانین زیاد بکەین بە هەمومان ئەمە زیاتر ئەوانەیە کە من حەزم کرد لێرەیە باسی بکەم. بەهار شکریە منزر زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە بە دڵنیایی ئێمە بە هەموو شێوەی هەوڵەیەن پشتیوانی تا بکەین. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەرانی عزیزی کەناڵی هیوا کە تەحملێکی زۆریان کردین ماوەی وا ئەبێتە سەعات و نیوێ لەگەڵمان بوون بۆ بەرنامەی ئەمشەو. من گۆرا سعید لەگەڵتان بووم. جارێکی تر هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتان، بۆ کەسوکار و هاوڕێیانتانە خوازم. هیوادارم ئاگاتان لە خۆتان بێ و تا بەرنامەیەکی تری کەناڵی هیوا هەر شاد و خۆشبەخت بن. کاتێکی خۆش.